جوتیارێکمان هەیە کە لەسەر مڵک و ماڵی خۆی بەدەنگ هاتووە، لەسەر حەق و زەویزاری خۆی بەدەنگ هاتووە لەلایەن شۆڤێنیەکانەوە سکاڵای لەسەر تۆمار کراوە. بینیمان کە ملپێچەکەیان ڕاکێش و لەسەر تراکتۆرەکە خەریب و بیخەنە خوارە و خەریب و بیخمکێنن. ئێستا ئەو جوتیارە ڕۆژێ لە محکەمە ڕۆژێ لەو محکەمە سکاڵیان لەسەر تۆمار کردووە. ئەم ڕۆژارێکی تر دادگایی هەبوو. کاک محەممەد ئەمین خۆی لەگەڵمانە ڕاستەوخۆ. کاک محەممەد سڵاوت لێ بێم کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەمڕۆ دادگاییەکە لەکوێ بوو، سکاڵاکەی لەسرە تۆمار کراوە بەکوێ گەشتووە؟ زۆر سپاس کاکە ڕانکۆ، ڕێز و حرمەتم بۆ تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنە جوانەکەتان. ئێمڕۆکە لە محکەمەی دووبز ئامادە بووم، دادبینی سێیەم بوو لەسەر ئەو سکاڵایکە قیادەی عملیاتی کەرکووک لەسرە من تۆماری کردووە، تایبەت بە ئەو ڕووداوانەیە لە هەفتەی دوو ئەوەی کە ناسراوە بە مەسەلەی سەر تراکتۆرەکە لەوێندرێکە بەڕێوە چوو. قیادەی عملیات بە گومانی ئەوەی کە من گوێنم بە هێزە سەربازیەکانداوە بەردم تێگرتوون و ئیهانەم کردوون و لەلایەکتر من هانی ئەندام پەرلەمانەکانم داوە تاوەکو سوکایەتی بە هێزە سەربازیەکان بکەن لەو ناوچەیە. هەموو ئۆتۆمەتانیان خستۆتە پاڵ من بۆیە قیادەی عملیات سکاڵای کردووە. تەبان ئەگەر وەکو باگراوەندیش سەرێکی بکەین، باگراوەندی ئەو سکاڵایە بەڕاستی حالەتێکی زۆر نەخۆشە لەبەرەوەی کاتی خۆی کە هەفتەی دوو ئەو حالەتە ڕوویدا. بەڕێز دکتۆر خالچوانی ئەو گرتە ڤیدیۆی بە سەرۆک وەزیران محەممەد شاه سوودانی نیشاندا بوو. ئەویش یەکسەر بڕیاردا بوو لێژنێکی سەربازی پێک بێنێ لەبەرەوەی لایەنێک بابن لە کێشەکە هێزە سەربازیەکانن. لێژنەکە لە حەوت زابتی لە حەوت فەرماندەی سەربازی پێکات بوو، 5 عەرەب بوون، دوانی کورد بوون. ئەو لێژنەیە کە هاتوونەتە کەرکووک منیان نەبینیوە، بەڵکو هەندێک خەڵکیان دیوە و فەرماندە سەربازەکانی مەنتیقەکەیان دیوە، لەبەر هەندێک راپۆرتێکیان بڵاو کردوتەوە کە راپۆرتەکە بەداخەوە زۆر نەعەدالەتی تێدایە و من تۆمەتبارەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبارەکە بەوەی کە ئاژاوەی لە مەنتیقە دەجێڕنەوە، من تۆمەتبارەکە بەوەی کە ئاژاوە و هانی ئەندام پەرلەمانەکان دەدەم کە سوکایەتی بە هێزە سەربازەکان بکەن و کێشە و ئالۆزی دروست بێت کە ئەوانە هیچی بەڵام بەداخەوە لەسەر ئەم لیژنەیە کە هاتوونەتە بەڵێ ئەگەر قسەتم دێ بەس قسەکە تەواو بکەم. بەڵێ ئەو لێژنەیە ڕاستپاردەکانی خۆیان نووسیوە بەو جۆرەی کە هەم من تاوانبارەکەن و هەم لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە 13 جێیان لە راپۆرتێکی هەژ لاپەڕەیدا من و یەکێتی نیشتیمانی کوردستاندا تاوانبارەکەن کە ئێمە ئاژاوە لە سنووری ناوچە دابڕاوەکان بە تایبەتی لە گوندەکانی کەرکووکدا دەجێڕین. بۆیە سەرۆک وەزیرانیش لە ساو ڕاستپاردانە تەوقیعی کردووە و کە یەک لە داواکاریەکان ئەوەیە کە من بدرێمە محکەمە و ئەو نووسراوە دێتە قیادەی عملیاتی کەرکووک و ئەوانیش ینی بەڕاستی سکاڵاکە تۆمار دەکەن لە ڕێگەی نوێنەری یاسایی خۆیانەوە. بۆیە ئەو کە سکاڵاکەی تۆمار کرد من چوومە بەردەم دادگا جاری یەکەم، ئەوە جاری دوم هەموو وتەکانی خۆم و شاید و ئەو بەڵگانەیە کە هەم بوو تەقدیمم کرد لە جاری دوم لە مانجی 3 بوو دادبینیەکە، بەڵام لەوێش نوێنەری قیادەی عملیات نات. ئێمڕۆ کەشکە سیوێکی 8 دادبینی سێم دەکرێتن بەهۆی نەهاتنی نوێنەری یاسای قیادەی عملیات جارێککە کەیسەکە تاجیل کرا بۆ 21 بەڵێ باشە کەیسەکە دەڵی تاجیل کرا بۆ 21 بەڵام ئەو قسەیت کەوتە لیژنەیەکی دروست کردووە محەممەد شاه سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ناردوێتی بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بۆ بەدەوەداچوون لەسەر ڕووداوەکە بەڵام لیژنەکە تۆیان نەبینیوە. ئێخۆ تۆ ساحێب قەزیەکەی ئەی تۆیان نەبینی و کیان بینیوە، ینی قسەیان لە کێ وەرگرتووە؟ جا کاگڕانکۆ کارەسات و مەهزەلەکە لەو حالەتەیە. مازەلەکە لەوەیە کە من تەرەفێکی سەرەکی ئەو کەیسەما کەچی بوتەکانی وتەی منیان وەرنەگرتووە. دەبەن ڕۆژی 18 مانگ بوو هاتبوون و 18 مانگ من لە کەرکووک بووم لەسەر داوای بەڕێز پارێزگاری کەرکووک کاگە ڕێبوار تەها کە گوتی ئەوە لێژنەیەکی ئەمری دیوانی
لە بەغداوە دێن بە سەرۆکایەتی دکتۆر زیاد تمیمی بۆ لێکۆڵینەوە لەو ڕووداوە دەبێت تۆ بێ کەرکووک لەگەڵ نوێنەری جوتیاران جا ئێمە لە کەرکووک بووین بەڵام ئەو لێژنە سەربازیە هاتوون لە منتیقەکە گەڕاون وەکو گوتم فەرماندە سەربازیەکانیان دیتووە و راپۆرتێکی خراپیان وچێ ئەوەی کە کارە ساتەکەیە ئەوەیە کە دوو لەو فەرماندە سەربازیانە کوردن و نوێنەری وەزارەتی پێشمەرگەن یەکیان لە قیادەی عملیاتی کەرکووک یەکیان لە نوێنەری وەزارەتی پێشمەرگەیە لە سەربازگەی کەیوان کە ئەوانە هەردووچیان کوردن بەڵام بەو جۆرە واژویان لەسەر ئەو راپۆرتە کردێک کە هەروەکو گوتم کورد و من و یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا تێدا تاوانبارەکە باشە ئەوان بۆیان کردووە خۆیان کوردن خۆیان خەزەکە زانن خۆ ئەو چەند ڕۆژە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو بە ڕسمی تۆ حیزبەکان بێجیاوازی یەکێتی پارتی یعنی هەموو ئەو کاتە شانازیان بەو هەڵوێستەوە دەکرد بەس ئەی خۆمانە بۆیان کرد وەڵی کاگڕانکۆ من بە دوواداچوونم کرد سەبارەت بەوە یەکێکیان دەڵێ هەر من واژوم نەکردووە تەبان ڕاز ناکە واژووی کردووە یەکەم جار بەڵام بەخۆی واژووی نەکردو بەڵام برادەرەکەی تری کوردەکەی ڕاست پاردووە کە ئەو لە جیاتیوی واژوو بکە جا کە لێشم پرسی باشە تۆ چۆن واژوو لەسەر راپۆرتێکی ئاوا دەکەی کە ینی بەو جۆرەی من تاوانبارەکەن کە هەموو کەسێک وەکو خۆت گوتت دەزانی قەزیەکە چۆنا گوتی وڵایەوە من راپۆرتەکەم نەخوێندۆتەوە بەڵام تەخویلی ئەوم کردە جا سیر کە عەمید ڕوکن بی نوێنەری وەزارەتی پێشمەرگە بی لە سەربازگەی کەیوان نوێنەری میلەتی کورد بی لە حکوومەتی عێراق کەچی بەو جۆرە ینی تەخویلی یەکێک بکەی راپۆرت واژوو لەسەر راپۆرتێک بکە کە خۆی نەخوێنێتەوە و نەزانی ناوەڕۆکەی چی تێدایە ئەوە یەک لەو نوێنەرانەیە کە بەڕاستی بەو جۆرە ئەوە دەکە ئەوەی تریش بەڕاستی بە هەر جۆرێک بی ینی واژووی کردووە وەڵحاصڵ ینی کە هەردووچیان بەڕای من دەکرا وەزارەتی پێشمەرگە لێژنەی تەحقیقیان لەسەر بکات کە من ڕاستەوخۆ چووم و داواکاریشم دا وەزارەتی پێشمەرگە بەوەی کە لێژنەی تەحقیقیان لەسەر بکات بەڵام بەداخەوە وەزارەتی پێشمەرگەش هەتا ئەو لەحزەیە کەم تەرخەمە لەبەرەوەی ینی لێژنەی لێکۆڵنەوەی لەسەر ئەوانە دروست نەکرد بۆی کە ڕاستیەکان بە دەربکەوێت کە وەکو گوتت ئەو پرسیارێک کە هەموو میلەتی کوردیش دەیکا چۆن نوێنەری میلەتی کورد نوێنەری وەزارەتی پێشمەرگە واژوو لەسەر کەسێک دەکا کە بەرگری لە خاک و نیشتیمان و زەوی و خەڵکی جوتیارانی کورد بکاتن بەڵام لەلایەکی تر بەو جۆرە تاوانبار بکرێت کە سەبەبی ئاژاوەجێ ڕێ لە سنوورەکە. کاک محەممەد قەزیەکە چییە؟ ینی دەڵێن تۆ با بڵێن هەندێک لە خەڵکیداندا و پەرلەمانتارەداندا قسە لەسەر هێزەکان بکەن دادوەر دەڵێ چی؟ یعنی حکومەکە چییە کە دادگایەکە زوو بڵین وادەکەی دەگۆڕێ و تاجیل دەکرێت حکومەکەی تۆ چییە؟ کاگڕانکۆ جاری یەکەم کە چووم بەبێن توهمەکەیان ئاراستەکردم من ئینکاری توهمەکەم کرد گوتی باشە کە تۆ ئینکاری دەکەی ئەتۆ شایدی خۆتم من شایدم هەیە بەڵگەم هەیە کە هیچ ئەو قسانە ڕاست نینە ئیتر بە کەفالەت ئازادیان کردم لە جاری دووەم بە شایدەکانم برد و بەڵگەکانی خۆم برد بەڵام دیسان لەوێندەرەکە وەکو گوتم سکاڵاکارەکە ئامادە نەبوو ئێمڕۆکە جەلسەی سێم بوو دوای ئەوە کە هەردوو لامان تەبلیغ کرابووین بۆی کە بچینە بەردەم دادوەر دووبارە کە بانجیان کردین من ئامادە بووم بەڵام لایانی بەرامبەر کە سکاڵاکارەکە یاویش ئامادە نەبوو حتا من داوام لە دادوەرەکە کرد گوتم دادوەر ینی جەنابی دادوەر سەیرەکە لەوەیە کەسێک کە سکاڵا تۆمار دەکات دوو جارەکەتی متتەهەم ئامادە دەبێ بەڵام سکاڵاکار خۆی ئامادە ناوێت بە دوای کەیسەکەی خۆی داکە من داوا دەکەم کە بڕیار بدەیت تۆ بەڵام ئەو بەهۆی هەندێک بڕگەی یاسایی و ئەوە گوتی ئەو جارش لەسەریان ڕادەوەستین با بزانین چۆن دەبێ تەجیری کرد بۆ 21 بەڕاستی قەزیەکە قەزێکی ناخۆشە و وەکو گوتم ئینسانێکە من بە هەموو هێز و باوەڕی خۆم بڕیارم داوە کە بەرگری لە خاک و نیشتیمان و گەلەکەم بکەم و لەگەڵ جوتیارەکان دابم وە نەهێڵین جارێک ئەو زەویانە ئەو گوندانە تعریب بکرێنەوە کەچی ئێستا وەکو گوتم هێزە سەربازیەکان بەو جۆرە ئەزیەت و ئازارمان دەدەن کە ناهێڵن هەم کاری کشتوکار خۆمان بکەین هەم ناڕەحەتیشمان دەکەن بۆی کە گوندەکان چۆل بنەوە ڕەوشی گوندەکە چۆنە ڕەوشی ئەوی زەوی زارانە چۆنە تەمەنم سکاڵایی تۆ
ئەنی دەرەنجامە دەرەنجامیەوەیەوە ناتنە سەریەوە و ئێوە لەسەر مڵک و ماڵی خۆتانن. ئێستا چۆنە ینی ڕەوشێوی زەویزارانە چۆنە؟ ئایا ئێوە مڵکداریەکان، ئێوە تەعاملی لەگەڵدا دەکەن، ئێوە مامەڵی پێواکان یان هێشتا هەرواز نایەنن؟ جارێ ئەگەر وەکو ڕەوشی جوتیاران باز بکەین لە تەواوی سنووری ناوچە دابڕاوەکان، بەڕاستی ڕەوشێکی زۆر خراپ و ناڕەحەتە و لە زۆربەی شوێنەکان ئازار دەدرێن و لەسەر مڵک و ماڵی خۆیان لە هەندێک شوێنان دەردەکرێن و ئەگەر هات و یەکگرتووی خۆیان و بەرگری خۆیان نەبێ بەڕاستی لە زۆربەی شوێنان ئەو عەرەبە هاوردانێک کە پێش 2003 بە مەبەستی گۆڕینی دیموگرافی و تعریف هاتبوون دەست بەسەر ئەو زەویانەدا دەگرنەوە. ئەگەر تایبەتی بکەین بە مەسلەی بەڵێن سنووری سەرگەڕان، لە ڕاستیدا تا ئێستا ئەوان سەرڕای ئەوەی کە لە 2007ەوە بە هەموو جۆرەکان فشار لەسەر جوتیارەکان دەکەن و فشار لە گوندنشینەکان دەکەن بۆی کە زەویەکانیان تەسلیم بە عەرەبەکان بکەنەوە، بە هێزی سەربازی دێنە سەرمان، بە ینی دەماندنە مەحکەمە و ناڕەحەتمان دەکەن بۆی کە بەڕاستی ئەمە دەستبەرداری گوند و خاکەکەمان بین. بەڵام ئیرادەی بەهێزی پۆڵایینی جوتیاران و مانەوەیان لەسەر خاک و ئامادەبوونیان بۆی کە بەرگری لە خاک و نیشتیمانەکان بکەین بۆتە هۆی ئەوەی کە تا ئێستا زەویەکان لە بەردەستی جوتیارە کوردەکان بن لە سنووری سەرگەڕان. بەڵام ئەوەی جێگەی داخە هێزە سەربازەکان ماوەی 2 ساڵە ڕێگری دەکەن لەوەی کە جوتیاری کورد لە 5 گوند کە ئەویش گوندەکانی شەناغە و پەرکانە و سربەشاخ و گابەرەکە و خراپەیە هیچ کارێکی کشت و کاڵی بکەن و هەر جوتیارێکی کورد بستە سەر زەویەکەی بە مەبەستی چێڵانی یان بەکارهێنانی ئەوە بە جۆرێک لە جۆرەکان هێزە سەربازەکان بیبینن، دەستگیری دەکەن و ئازاری دەدەن و دەیدنە مەحکەمە و تۆمەتباری دەکەن بەوەی کە ئەوە سەرپێچی یاسایی کردووە. بۆیە ڕەوشەکە بەڕاستی باش نییە، داوا دەکەین چارەسەرێکی گونجاو و بەپەلەی بۆ بدۆزرێتەوە. بەڕێز کاک محەممەد ئەمین، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە هیوای سەلامەتیت و دادوەر بڕیاری ئەو بدا کە ڕێزت ینی ئازاد بکری بێتاوانی لەو کەیسەدا. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.